بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین دەچینەوە تەورەکەی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە هەمواری یاسای بودجەی ساڵی 2024 کە چەند بڕگە و دەستورێکی چەند بڕگە و بابەتێکی تازە مادی تازە لە خۆ دەگرێت. بەزانین ئایا هەموارکردنەوەی یاسای بودجە کردارەکەی نێوان هەرێم و عێراق چارەسەر دەکات بۆ گفتوگۆکردنی زیاتر ئەم بابەتە دەچینە لای زۆر بەڕێ دکتۆر فازڵ نەبی کە بەڕێزان بریکاری پێشوو وەزیری دارایی عێراق لە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاو لێ بێتبانی باش. بەیانیت باش ساوان خان، بەیانی بینەرانی خۆشەویست باش. زۆر سوپاس دکتۆر. دەستپێک لە هەمواری یاسای بودجە دەست پێ دەکەین با بزانین ئایا هەمواری یاسای بودجە دەتوانێت کێشە داراییەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکات ئەو مادە و بڕگە تازانێک کە بۆ یاساکە زیاد دەکرێت چین ئەوانێک کە گۆڕانکاری تێدا دەکرێت چین؟ بەڵێ سوپاس. بەحەقەت ئەو جەدوەلانەی کە لە وەزارەتی دارایی یا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ناردرانە ئەنجومەنی نوێنەران لەوەی مسادەقەی لەسەر بکەن، جەدوەلەکان لە مەسلحەتی هەرێمی کوردستانن. ساوان خان تۆزێک دەنگەکە لۆم دێتەوە ئەگەر چارەسەری بکەن بە برادران بتوانن کێشەی دەنگی دکتۆر چارەسەر بکەن. دکتۆرگیانسە چارەسەرەکەن فەرموو. بەڵێ بەڵێ زۆر باشە. ئەنجا ئەو جەدوەلانە بەحەقەت جەدوەلەکان لە مەسلحەتی هەرێمی کوردستانە، چونکە ئەگەر تەماشای ئیزافات بکەین بودجەی عێراق بە شێوەیەکی گشتی 13 تریلیۆن زیادی کردیە. لەو 13 تریلیۆنە نزیکەی 4 تریلیۆن و نیوی لۆ هەرێمی کوردستان ڕۆیشتیە. جالۆیە وەکو جەدوەل ئەگەر سەیری جەدوەلەکان بکەین شتی باشن و خاصەتەن بە نسبەت ئەو بڕگەی کە مرتەبتە بە مەعاش بە موچە، لەبەرەوەی موچە جاران یعنی بە حدودی بە هەردووچیان بە موچە و بە تەقاعود 870 ملیارێک بوو، ئێستا تقریبا مانگانە 965 ملیارە، کەواتە کێشەی موچە نامێنی و لە مەسەلەی با بڵێ سەرفکردنی موچە لۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئەوەی تر بە حەقەت نزیکەی 716 ملیاریشان زیاد کردیە، ئەویش لە مەدیونیەیە لۆی کە ئەو قەرزانەی لەسەر هەرێمی کوردستانن لە بەغدا ئەو قەرزانەی پێ بداتەوە کە مەبلەغەکە پێشتر 400 ملیار بوو، ئێستا بۆتە تریلیۆنێک و 116 ملیار. و لە بودجەی ئیستیسماریش بە حەقەت مەبلەغێکی یەکجار باشیان لۆ هەرێمی کوردستان زیاد کردیە کە بە حدودی 2 تریلیۆن و نزیکی 2 تریلیۆن و 100 ملیار دینارە. لۆیە ئەگەر سەیری جەدوەلەکان بکەین بڵێ جەدوەلەکان لە مەسلحەتی هەرێمی کوردستانن، ئیشکالیان تێدا نییە. بەڵام ئەزانی ساوان خان خۆی بودجە لە دوو شت پێک هاتیە، لە جەداول کە ئەرقامەکانیان تێدایە و لە بڕگە قانونیەکان لە جانبە قانونیەکەی ینی مادەکان ئەو مادانەی کە حکمی ئەو جەدوەلانە دەکەن، چونکە ئەو مادانە حکمی ئەو جەدوەلانە دەکەن. لۆیە ئەگەر بێت و ئێمە لە مادەکانیش تەنسیقێک نەکەین، هەندێک تعدیلاتی تێدا نەکەین، ممکنە جەدوەلەکە زۆر بەکەلکمان نێت بە حەقەت. ئەویش لەبەر دوو بڕگەی ڕئیسی، بڕگەیەکیان کە مرتەبط بوو بە ئینفاقی فعلی، طبعا ئێستا موچە بە جۆرەی قەراری محکەمەی ئیتیحادی لە ئینفاقی فعلی دەرچوو، هیچ ڕەبتی بە ئینفاقی فعلیەوە نەما. بەڵام بەقیەی بودجە لە بودجەی تەشغیلی و بودجەی ئیستیسماری کە نزیکەی 5 تریلیۆن دینارەوەی هەرێمی کوردستان، ئەوەیان محکوم دەمینن بە ئینفاقی فعلی. لۆیە ئینفاقی فعلی ممکنە ئەو مەبلەغانە زۆر دابەزینی، ینی زۆر بێتە خوارێ. ئەوە خاڵک. خاڵی دووەم ئەو پارەی کە لە بودجەی ئیستیسماری زیاد کرایە لۆ هەرێمی کوردستان، ممکنە لە وجهەت نەزەری ئەوە زیاد کراوی کە ئەگەر هات و سبەی ڕۆژێ لەگەر شەریکاتی نەوتی گەیشتنە نەتیجە لەوەی بتوان کولفەی ئینتاجی لێ بدەن، چونکە کولفەی ئینتاج لە زمنی ئیستیسماریە، بەڵام ئوجوری گواستنەوە نەخێر لە زمنی بودجەی تەشغیلیە. بەڵام ئەتو ئەگەر لە مادەی 12 بڕگەی دووەم و جیم بڕگەی جیم ئەگەر ئەوە چارەسەر نەکەی، هەرچەند مەبلەغیش لێرە زیاد بکەی، ناتوانی کێشەی شەریکاتی نەوتی لە هەرێمی کوردستان چارەسەر بکەی. لەبەرەوەی لەوێ محکومە بەو مادەی کە باس لەوە دەکات، دەڵێ کولفەی ئینتاجی شەریکاتی نەوتی کە لە کوردستان ئیش دەکەن و ئوجوری نەقلی ئەو نەوتەیە لەلایەن سۆمەوە دەدرێت بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام بە معدەلی ئەو سعرەیە کە لە بەغدا دەدرێت. ئەگەر ئەو جملەیە بە معدەلی ئەو سعرەیە کە لە بەغدا دەدرێت چارەسەر نەکرێت، هەرچەند مەبلەغیش لەوێ زیاد بکەی، بەداخەوە کێشەی نەوت و ناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر نابی. لۆیە پێویست بەوە دەکات برادەرانی ئێمە لەسەرەوەش حەرەکە بکەن، لەسەر مادەکانیش حەرەکە بکەن. بەڵێ دکتۆر، لە ڕابردوودا بەشێک لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەگەڕا بۆ ئەوەی کە
دەبوو هەرێم داهاتی نوتی و نانوتی ڕادستی بەغداد بکات ئالێ ئێستادا هەرێم بەوە ڕازی بووە ئەمە ئەتوانێت کێشەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکات؟ بەڵێ طبعا خاڵی تر کە زۆر مهمە لە بودجە باس کراوە طبعا لە قانونی بودجە ئەوەی 23 طبعا کە حکمی ساڵی 24 شکات لەوێ بەڵێ باز لەوە دەکات کە هەرێمی کوردستان پێویستە 400,000 بەرمیل ڕۆژانە تەسلیم بە سۆمۆ بکات لەوێش طبعا گرفتەکەی بەس نامانەوێت گرفتەکان زۆر باز بکەین لەو مادەیەش گرفتێکی گەورە هەیە کە ممکنە لە مستەقبەل مشکلەمان لۆ دروست بکات ئەنجا دواتر باسی داهاتی نانەوتیش دەکات طبعا ئێستا بەغدا بە حقیقەت لە مەسەلەی دانی موچەی هەرێمی کوردستان دوو بڕگە لەلایەوە زۆر گرنگەوە دایمەن باز دەکات کە دەبێ هەرێمی کوردستان چارەسەریان بکات ئەجینا ئێمە ناتوانین معاش لۆ مانگەکانی داهاتوو بنێرین بەو شکلەی کە ئێستا هەیە یەکەمیان تەوتینە کە بەرەو چارەسەرکردن وا دەڕوات بەڵام مشکلەی دووەم وەکو جەنابت باست کرد داهاتی ناوەخۆی نانەوتیە بە حقیقەت داهاتی ناوەخۆی نانەوتی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ من تەسلیمی دەکەم بەڵام دوو بیرکردنەوە هەیە لەسەر ئەوەی کە داهاتی نانەوتی سیادی کامانەیە عێراق بە جۆرێک بیر دەکاتەوە لەسەر مەسەلەی داهاتی نانەوتی سیادی هەرێمی کوردستان بە جۆرێکی تر بیر دەکاتەوە لەسەر داهاتی نانەوتی سیادی لۆیە تا ئەو لەحزەیە نەگەیشتونەتە نەتیجە واگەر نەگەنە نەتیجە بە تاکید کێشەمان لۆ دروست دەبی لە مانگەکانی داهات کەمێک بۆ بینەرانی زیاتر ڕوونکەینەوە مەبەست لە داهاتی نانەوتی چییە کێکێکە لەو خاڵانەی کە هەرێک لە هەرێم و بەغدادیش ئەشکالیان لەسەری هەیە تەماشای کەساوان خان طبعا داهاتی نانەوتی بە گوێرەی قانونی ئیدارەی مالی تهدید کرایە طبعا ئەگەر تەماشای قانونی ئیدارەی مالی بکەین مشکلەکەی ئەوەیە لە مادەی 22 زۆر بە عمومیەت باسی مەوزوعەکان دەکات دەرێ هەموو داهاتەکان ینی هەموو ڕسوم و زەرائیب و گومرگ هەمووی دەبی بگەڕێتەوە خەزینەی عامەی دەوڵەت ئەنجا ئەوە کێشەیەکە کە ئەوان داوای دەکەن ئێستا هەمووی بگەڕێتەوە لە مادەی 29 هاتیە تۆزە جوانتر تهدیدی کردیە تهدیدی ئەوەی کردیە کە ئەو ڕسوم و زەرائیبەی کە وەردەگیرێت لە محافەزات پێویستە 50% جارێکی تر بدرێتەوە ئەو محافەزاتانەی کە ئەو داهاتەی تێدا کۆکرایتەوە بەڵام لە ئاخیرەکەی کێشەیەکی لۆ دروست کردیە دەڵێ بئیستیسنای زەرائیب و گومرگ بە حقیقەت ئەوەی کە ئێستا لە عێراق هەیە ساوان خان هەموو ڕسوماتی سیادی دەگەڕێتەوە خەزینەی عامەی دەوڵەت زەریبە بە تەواوی هەموو زەریبەیەک بە تەواوی دەگەڕێتەوە خەزینە عامەی دەوڵەت تەنها گومرگەکان نەبی ینی ئیستیسنایی کە هەیە گومرگەکانە کە 50% لۆ ئەو محافەزەیە یا لۆ ئەو هەرێمە دەبیت کە ئەو خاڵە گومرگی کەوتی تێدایە و 50% لۆ حکوومەتی ئیتیحادی دەبیت زائدەن هەندێک ڕسوماتی محەلی کە محافەزە تهدیدی دەکات ئەوانە لۆ ئەو محافەزەیە واتە لۆ هەرێمە کەوانە زۆر کەمن ناکا 5% ڕسومات و خاڵی تر کە ئیستیسنای کردیە هەندێ ئیراداتی بەلەدیات هەیە ئیراداتی بەلەدیە لۆ خۆیەتی ناگەڕێتەوە بەغدا لۆی بتوانی کاروبارەکانی ڕۆژانەی خۆی پێجێوەجێ بکات هەرچەند هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان دەڵێ نا لە قانونەکە بە شکلێکی عام هاتیە کە 50% هەموو ئەو داهاتانە دەبێ بگەڕێتەوە لۆ هەرێمی کوردستان و 50% لێ بدرێتە بەغدایانی لە هەمووی ئەنجا کێشەکە لێرەیە بەداخەوە تا ئەو لەحزەیە نەگەیشتونەتە نەتیجە کەواتە دکتۆر پێشبینی دەکەن لەسەر ئەمە هەرێم و بەغداد بە چی بکەن ئایا خاڵی هاوبەشان چی دەبێت لەکوێدا بەیەک دەکەن بەتاکید ساوان خان دەبێ بگەنە یەک چونکە گەرنەگەنە یەک کێشە لۆ موچەش دروست دەبی نەک لۆ بودجە بە کاملی لەبەرەوەی جەنابت دەزانی ئەوان ئێستا دەڵێن قەراری محکەمەی ئیتیحادی یەک پاکێجە دەبێ بە یەکەوە تەنفیز بکرێ ئەنجا لە قەراری محکەمەی ئیتیحادی خاڵی تەوتین بەڵێ خاڵی بەبانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خاڵی سەرەکیە کە مرتەبتە بە مەسەلەی ناردنی موچە مباشەرەتەن بەڵام خاڵی دووەم مرتەبت نەبوو بە ناردنی موچە بەس ئێستاوان دەڵێن ئەگەر چارەسەری نەکەن ئێمە موچە نانێرین لەبەرەوەی دەبێ هەمووی جێبەجێ بکرێت لۆیە دەبێ بگەنە نەتیجەیەک بە تەسەووری من ئەگەر مەجموعەیە خەڵکی شارەزا لە هەردوو لابەیەکەوە دانیشن دەگەنە نەتیجەیەک چونکە گەیشتنە نەتیجە زەحمەت نییە بەڵام
کێشەی دووەممان هەیە ساوان خان کێشەکە لێرەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئەگەر هات و ئەمن داهاتی نانەوتیم تەسلیم کرد پێویست بەوە دەکات کە ئێوە دەبێ هەموو بودجەی هەرێمی کوردستان بنێرن نەک تەنها موچە واتە موچە و بەشەکەی تر لە بودجەی تەشغیلی و بودجەی ئیستیسماری لەو خاڵە هەرێمی کوردستان حەقی خۆیەتی تەبان کە داوای ئەو شتانە بکات بەڵام ئەوان دەڵێن نەخێر ئەگەر ئێوە داوای هەموو بودجە بکەن دەبێت داهاتی نەوتیش تەسلیم بکەن واتە ئەو نەوتەی کە لە ناوە خۆ دەیفرۆشن یان بە شکلی تانکەر و بەو شکرانە دەیفرۆشن یان دەبێت 400,000 بەرمیلەکە تەسلیم بە بەغدا بکەن کەواتە کێشەکە تۆ زۆکەک ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبیت بەڵام دیسان لەگەڵ ئەوەش ئەمن دەڵێم هەموو کێشەکان قابلی چارەسەرن واگەر خەڵکی شارەزاو لە هەردوو لابەیەکەوە دانیشن ئەو کێشانە ئەمن مطمئنم کە چارەسەر دەبن. بەڵێ لەگەڵ ئەوەی کە بەغداد ڕازی بە بەناردنی بودجەی هەرێمی کوردستان بەڵام تاکو ئێستا موچۆ و بودجەی هێزەکان هێز ئەمنەکان و هێزەکانی پێشمەرگی نەناردوو ئەمە بۆچی؟ مەسەلەی طبعا بەغدا نەخێر تا ئێستا هەر موچەی ناردیە ینی بودجە نا بە کاملی تەنها موچەی ناردیە موچەی هێزە ئەمنیەکان هەندێک کێشەی تێدا بوو بە حقیقەت جەنابەت دەزانی پێشتری کێشە هەبووە لەسەر مەسەلەی هێزە ئەمنیەکان کێشەکە زیاتر لەوە بووە کە لە عەدەدەکە لە ژمارەکە ئەوان هەندێک معلومات لەو لاو لەم لالۆیان دەڕوات دەکەونە شەک لەو لیستانەی کە لە هەرێمەوە لۆیان دەڕوات وە لەبەرەوەی زۆربەی ناوەکان بە کۆدە فەقەت تەفاسیلی تێدا نییە تەدقیق لۆ ئەوان تۆزەک زەحمەت بووە بەڵام لەگەڵ ئەوەش ئەوان لە هەفتەی ڕابردوو لەگەڵ هەندێ برادەرانی هەرێم دانیشتن و ئینشاءالله لەو یەک دوو ڕۆژە دەگەنە نەتیجە و موچەی هێزە ئەمنیەکانیش ئینشاءالله دێت. بەڵێ دکتۆرێکێکی دیکە لە کێشەکان ناردنی موچە بووە لە ڕێگەی بانکێکەوە کە تاکو ئێستا لەسەر ڕێنەکەوتم بەڵام لە ئێستادا بانکی TBI بڕیارەتەوە تیم بکات ئایا ئەمەی بانکی TBI چۆنە دێتە ناو پرۆژەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و کە هەژماری منە یاخود بە شێوازێکی سەربەخۆیە چۆن نییە شێوازی ئەم موچە ناردن لە ڕێگەی TBI-ەوە؟ ساوان خان ئەوەی کە ئێستا ڕوو دەدات لەگەڵ TBI کە پێشتر وەزارەتی دارایی هەرێم 365 ناوی ناردبوو ئەوەی کە هەیە لە بەغدا ئیتفاقێک هەیە کە 700,000 موچەخۆری هەرێمی کوردستان لە TBI جێگیر بکرێن و حسابی بانکیان لۆ بکرێتەوە ئەو 365 کە چوو ئەوان حساباتیان لۆیان کردەوە ینی ئیجراعاتیان لەسەری کرد بەڵام ئەگەر بەو شکلە بیکەن کە ئێستا هەیە ئەو شکلەی کە ئێستا هەیە هاتنە ناو هەژماری منە بە حقیقەت ینی چونکە مەسەلەی تەوتین فەرقە لەگە مەسەلەی هەژماری من ئەلۆ گوێتێمە بەڵێ دکتۆر فەرموو گوێت لێمان بەڵێ زۆر چاکە مەسەلەی تەوتین فەرقە لەگەڵ مەسەلەی هەژماری من مەسەلەی تەوتین لەگەڵ یەک بانکە ینی بانکێک لەگەڵ وەزارەتێک بە کاملی نەک مەجموعەیەک وەزارات ناوەکانیان بە جودا هەندێ ناو لەو وەزارەتە هەندێ ناو لەو وەزارەتە هەندێ ناو لەو وەزارەتە لۆ TBI بڕوە کەوەی ئێستا هەیە ئەگەر ئەو شکلەی کە ئێستا هەیە قبول بکرێ بەڵێ TBI هاتوتە ناو هەژماری من ئەوە تەوتین نییە و ئینشاءالله قبولی دەکەن و ئەو کێشەیەش کۆتایی دێت. بەڵێ کەواتە بەشێک لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر کراوە ئەوەی کە ماوەتەوە کۆمەڵێک پرسی دیکەیە ئایا تۆ گەشتبینی بەوەی کە ئەم پرسانە چارەسەر بکرێت بە یەکجاری کێشەی نێوان هەرێم و بەغداد کێشەی دارایی کێشەی بودجە کێشەی موچە چارەسەر بکرێت؟ بەڵێ بەڕێی من ئەگەر ئەو جەدوەلانەی کە ئێستا هەیە لە پەرلەمانی عێراق مسادەقە بکرێ کە مسادەقەکردنی ئەمن تۆزێک بە زەحمەت دەیبینم بە حقیقەت بەڵام ئەگەر مسادەقە بکرێ بە تەسەووری من لەبەر ئەوەی مەبلەغەکان زۆر باشن و لە مەسلحەتی هەرێمی کوردستانە بە تەسەووری من حکوومەتی هەرێمی کوردستانیش دەستێتە ژێر ئەو بارەی کە ئیراداتی نانەوتی تەسلیم بە بەغدا بکاتەوە بەڵێ من گەشتبینم ئینشاءالله ئەو کێشانە چارەسەر دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزیری دارایی عێراق سپاس بۆ تۆ سپاس بۆی کار لە بەیانی ئەمڕۆی کورد سات نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.